ئەمە لە تۆرێکین بەرنامەی بینی باش کوردستاندا باز لە زیادکردنی وەرگێڕانی کوردی بۆ کوردی سۆرانی بۆ گۆگڵ دەکەین بێگومان وردەکاری ئەم بابەتە بۆ ئێوە دۆگازینەوە کە کاک بۆکان حەسەن دامەزرێنەری کۆمەڵەی گۆگڵ کانسلێنس لە عێراقدا هەڵەبجەوە میوانمانە گفتوگۆی ئەم بابەت دەکەین وردەکاری زیاتر ئەم بابەتە بۆ ئێوە دۆگازینەوە. سڵاو لێبوو بینی باش سپاس بۆی کە لە تۆرێکین بەرنامەی بینی باش کوردستاندا بەشداری ئەمەوێت لەسەرتا باز لەو زیادکردنی وەرگێڕانی کوردی سۆرانیە بۆ گۆگڵمان بۆکەی بێگومان دوای دێنە سەر بیرۆکە و ئەو دەستەواژانی کە تایەتی. لە سەرەتا سڵاو لە ئێوەش پێم خۆشە پاشی زمانی زیادکردنی زمانی کوردی سۆرانی بکەم بۆ وەرگێڕی گۆگڵ. وەک لە ئێواری ڕابردووە کۆمپانیای گۆگڵ لە کۆنگرەی ساڵانەی خۆیدا کە بەندە تێدا بەشدارەوە بە شێوەیەکی فەڕووی بانگێش کرابوو کۆمپانیای گۆگڵ ڕایگەیان کە 24 زمانی بۆ زمانەکانی هەموو بە زمانەکانی وەرگێڕی گۆگڵ زیاد کرد. یەکێ لەو زمانانەش کوردی سۆرانیە کە لەناو لیستی زمانەکاندا بوونی هێو لە چەند ڕۆژی داهاتووە زمانی کوردی بەڕاستمی دەچێتە پاڵ 133 زمانی وەرگێڕی گۆگڵ. بەڵێ کاتە ئەمەوێت باز لەو بیرۆکەیە بکەی بۆ منەکە ئەم وەرگێڕانی کوردی سۆرانیە زیاد کراوە لە نەڕدا بیرۆکی کێ بوو پاشان کارکردنی ئیشکردن لەسەر ئەم بابەتە ئەم زیادکردنە چۆن بوو ینی بەتیم بوو یان بە تاک بوو کاریان لەسەر دەکرد. لە سەبارەت بە پرۆژەی زمانی کوردی سۆرانی لە وەرگێڕی گۆگڵ مێژووی زمانی کوردی سۆرانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2015 کە دەبوو کۆمپانیای گوگڵ دانی پێدا بنە جێگیر بکرێت لە کۆمەڵگەی گوگڵ بۆ ئێمە بتوانین لێوەی ئەو داتا و زانیاری کۆمپانیای گوگڵ بۆمان وەری بگەڕین بۆ زمانی کوردی سۆرانی بە کیبۆردی کوردی. خۆشبەختانە لە بسۆشتی 2015 کۆمپانیای گوگڵ زمانی کوردی سۆرانی لەگەڵ کرمانجی لە ناو کۆمەڵی گوگڵ چەسپان کامەش هەنگاوێکی گرنگ بوو بۆ ئەوەی زمانی کوردی سۆرانی بتوانێت داتا و زانیاری لێوەی داخڵکەوت لە ڕێگەی ژیری دەستکردەوە زمانی کوردی سۆرانیش سەرکەوتوو بێت لە ناو گوگڵ ترانسلیت. و لەگەڵ ئەوەشدا ساڵی 2019 لە سیوەکی 5 2019 لە کۆبوونێکی تایبەتە لەگەڵ نووسین گوگڵ لە وڵاتی هەندستان توانیمان کە زمانی کوردی سۆرانی لە ناو ئەپلیکیشنی گوگڵ کراودسۆرس جێگیر بکەین کەم ئەپلیکیشنە یەکێکە لەو ئەپانەی کە کۆمپانیای گوگڵ لە ئێسادا ئیشی لەسەرەکە بۆ ئەی لە ڕێگەی سیستەمی دەنگ و ڕێنووس و هەروە وێنە و ڤیدۆوە ئێ بۆ زمانەکانی هەموو دنیا بکە. خۆشبەختانە کۆمپانیای گوگڵ لە ساڵی 2019 زمانی کوردی سۆرانی ناسانە ناو لەناو گوگڵ کراودسۆرس واتە لە ئەپلیکیشنی گوگڵ کراودسۆرس. هەر لەو کاتەدا کۆمپانیای گوگڵ داوای لێکردن بە کۆمەڵی دروستکەم لە عێراق کە سەرپەرشتی بکەم و بتوانین لە ڕێگەی کۆمەڵی زمانی کوردی سۆرانی بناسێنرێت و لە وەرگێڕی گوگڵ زیاد بکرێت. خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە 2015 تاوەکو ئێستا نزیکەی 7 ساڵ پرۆژەی زمانی کوردی سۆرانی لە بۆ ئەوی بۆ وەرگێڕی گوگڵ زیاد بکرێت 7 ساڵی خایەن و لە ڕێگەی ئەو کۆمەڵێ و خۆشبەختانە و هەر لەگەڵەوەشدا من پێویستە سپاسی قونسوڵخانەی گشتی ئەمریکا بکەم کە لەم ڕوانگەیەوە هاوکارم بۆی بکەین بە چەند ئەندازارێک لە نووسینەکانی گوگڵ بە تایبەت نووسینی گوگڵ لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وەروە نووسینی گوگڵ لە وڵاتی یابان و پاشە لە هەندستان و هەروە سنگاپۆر و چەند نووسینگەیەکی تریش. لەم ماوەیەدا چەندی کۆبوونەوەی گرنگ ئەنجام درراوە سەبارەت بە هەموو زمانەکە نەک زمانی کوردی سۆرانی. خۆشبەختانە زمانی کوردی سۆرانی پشکی هەبوو لەو کۆبوونەوانەدا و توانیمان کە لە ڕێگەی ژیری دەستکردەوە زمانی کوردی بەسەر کەوتوی ڕابگەێنرێت لە ئێواری ڕابردووە. بەڵێ کاک بۆکان ئەمێت بزانم کە ئەم وەکو ئاماژە و پێکرد پرۆژەکە بۆ 2015 دەگەڕێتەوە کارکردن لەم پرۆژەیەدا چۆن بوو واتە دەکرێت بڵین لەلایەن گۆگڵەوە مەرجی بۆ دانرابێت تا بتوانرێت ئەو شانە ئەو دەستەواژانەی کە تیای بێت هاوڵەتیان بتوان سوودی لێوەربگرین وەرگێڕانی پێ بکەن واتە هیچ مەرجێکی بۆ دانرا بوو. مەرجەکان وەک لە ئەو هەواڵی کە کۆمپانیای گوگڵ بڵاوی کردووە دەڵێت کۆمپانیای گوگڵ بە سەرکەوتووی توانرا چەند 24 زمان زیاد بکرێت کە لە هەندێک لەو زمانانەش تەنها ڕێنووسەکەی دوێنراوە لە ڕێگەی سەرکەوتنی ئەو مۆدڵسانەیە کە کۆمپانیای گوگڵ ڕایگەیاندوو. من خۆم نزیکەی 11 مانگ لەوبەر لەگەڵ ئەندازیارێک لە کۆمپانیای گوگڵ لە وڵاتی یابان ڕاهێنانمان بە زمانی کوردی سۆرانی کرد کە خۆشبەختانە سەرکەوتنی گەوری تۆماکردووە لەگەڵەوەشە کۆمپانیای گوگڵ مەرجی ئەوە بوو کە پێویستە داتا و زانیاری زۆر لە کۆمەڵی گوگڵ کۆ بکرێتەوە بۆ زمانی کوردی سۆرانی و خۆشبەختانە تەنها هۆکارەوەی کە کۆمپانیای گوگڵ
زمانی کوردی سۆرانی ناسان یەکەم ئەوە بوو داواکاری زۆر پێشکەشکرا بۆ زمانی کوردی سۆرانی هاونیشتمانیان سوپاسیانەکەم لێرەوەگە لە ڕێگەی ئەو پۆستانی کە لە فەیسبووکم کرد بە دەمهانەی زمان بەدەم داواکانمانەوە هاتوکە بتوانانی کە زمانی کوردی خێراتر بکەین وە لەگەڵەوەشا لە ڕێگەی وەک ئاماژە بێ قونسوڵخانی گشتی ئەمریکا توانیمان دەنگی خۆمان بگەین بە تیمی وەرگێڕی گوگڵ چووکە بەڕاستی زمانی کوردی سۆرانی زۆر دواکەوتدا بوو ئەبوو لە ساڵی 2007یان هەژدە زیاد بکرای بەڵام بەداخۆ بۆی نەبوونی پاڵپشتی مادی وەروە معنەوی ئەم زمانە دواگەوت بەڵام خۆشبەختانە لە ئێواری ڕابردووە ڕاگەێرا بە ڕسمی زیاد کرا بتەوێت زمانێک یا خوشێوەزارێک لە وەرگێڕی گوگڵ زیاد بکەی پێویستە سەرەدا چەند هەنگاوێکی جێبەجێ بکە یەکێ لەو هەنگاوانە بریتێ لەوەی کە پێویستە زمانی کوردی یاخود ئەو زمانی کە دەتەوێت لەناو کۆمەڵی گوگڵ جێگیری بکەیت دواتر لەناو گوگڵ کراوسۆرس جێگیری بکەیت هەروە کۆمەڵەیەک دروست بکەیت بۆەوەی لە ڕێگەی ئەو کۆمەڵەوە پەیوەندی لەگەڵ کۆمپانیای گوگڵ ببەسترێت و بتوانکە ئەو زمانە بۆ یاخۆ ئەو شێوەزارە بۆ وەرگێڕی گوگڵ زیاد بکەن. بەڵێ کاک بۆکان ئەمێ بزانم ئێوە چەندێک ماندوو بوون پێوەی بەم پرۆژەوە ئێوە چەندێک ماندوو بوون چەندێک بۆم نە خەریکی بوون ئامادەکاریتان بۆ کرد. بەڵێ سەبارەت من پرۆژە مانوبوونی پرۆژە توانم بڵێم ینی لە باسکردن نایە چونکە ئەوە نزیکەی 7 ساڵە ئیش لەسەر وەرگێڕانەکەی من هەر تەنها خۆم نزیکەی 1 ملیۆن زیاتر لە 1 ملیۆن و 500,000 داتام داخلی سیستەمی کۆمەڵی گوگڵ کردووە بەدەر لە چەندین کۆبوونەوەی گرنگە لەگەڵ ئەندازیارانی کۆمپانیای گوگڵ کردووم و هەروەها ئەو سەختی و دژوارانی لە بەردەم زمانی کوردیە هاتنە بەردەمان زۆق و سەخت بوو بە تایبەت کێشی کیبۆردی کوردی هەروە نەبوونی شێخ شێوازی ڕێنووس بۆ زمانی کوردی سۆرانی هەروە نەبووری پاڵپشتی دارایی و پاڵپشتی معنەوی و نەبوونی گەوەی کە بتوانین لە ڕێگەی کۆمەڵەیەکەوە کە پاڵپشتی بگرێت لەلاەن حکوومەتەوە ئەم پرۆژە ڕابگیرێن بەڵام خۆشبەختانە ئەتوانم بڵێم کە ئەو دژواری و سەختیانەی کە بینیمان ئێوارەی ڕابردوو ڕەوایە و زمانی کوردی بوو بە فەرمی ئەمەش هەنگاوێکی مێژووی بوو بۆ زمانی کوردی سۆرانی چونکە توانم بڵێم تەناوە نییە بڵێ لە وەرگێری گوگڵ زیاد دەکرێت بەڵکو لە شوێنەکانێتی لە ئەپلیکیشن وەروە لە سیستەمی مۆبایل و دواتر گەڵاوەشدا هەنگاوێکی گرنگە و دەرگایەکی کراوە بێ بۆ سیستەمی دەنگکە لە ئێستاە لەگەڵ چەند ئەندازارێک ئیشی تێداکەین بۆی بتوانین زمانی کوردی سۆرانی و هەروە کرمانجیش بۆ ئەپلیکیشنی گوگڵ کراوسۆرس زیاد بکەین بۆ بەشی سیستەمی دەنگ تەنها بۆ بەشی سیستەمی ڕێنووس لە ئێستا زیادکراوە ناو گوگڵ کراوسۆرس بەداخەوە ئێمە نەمانەتوانین ئیش بۆ سیستەمی دەنگ بکەین بۆی ئێمەش وەک چۆن بڵێ ڕاهێنان بە ژیری دەستکرد بکەین بۆ سیستەمی دەنگ و بتوانین زمانی کوردی سۆرانی لە ڕێگەی دەنگەوە بۆ وەرگێڕی گوگڵی زیاد بکرێت لە داهاتووە. خۆشبەختانە لە ئێسای زۆر ئاسان کاری کراوە بۆ زمانی کوردی سۆرانی کە بتوانین لە داهاتوە بۆ سیستەمی دەنگ و هەروە بۆ پاشان بۆ ڤیددیۆ بۆ ئەو بەشانەی تریش کە گوگڵ پەرەی پێئدا لەناو گوگڵ کراوسۆرس لە بۆ زمانەکانی تریش. بەڵێ لەوانەیە لە بەشێک لە وڵاتان ئەمە ئیشێکی یاخودکاری حکوومەت بێک ئەم کارە یاخود ئەم پرۆژەیە ئەنجامدا منەمێ بزانم کەەوە خەریکی ئەم کار و ئەم پرۆژەیە بوون تا چەند لایەنە پەیوەندی دارەکان یاخود حکوومەت هاوکارتان بوو. بەڵێ ئەم پرۆژەی پێویستی بە تیمێکە لەناو لە حکوومەتەوە پاڵپشتی بکرێت بە تایبەت وەک زمانەکانی تریش کە زیاد کراوە ساڵانی ڕابردوو هەمووی لە ڕێگەی حکوومەت و لە ڕێگەی دەستگا پەیوەندی دارەکان ئیش بۆ زمانە کراوە بەڵام لە ڕوانگەی حکوومەتەوە حەزەکەم ئاماژە بۆ کە حکوومەت ڕاستە پەرۆشی و سپاس و دەستخۆشی وەروە پەیوەندی تەلەفۆنی و ئەم شتانە هەبووە لە نێوانمانەکە زمانی کوردی کە ئیش بۆ زمانی کوردیەکەن وەکو سپاس و دەستخۆشی پەیوەندیوان هەبوو بەڵام وەکو پاڵپشتی دارایی یاخود پاڵپشتێکی تر هیچ شتێک لەوانەوە بەڵام هەروەک ئاماژەم پێکرد من پێویستە سوپاسی قورسوخانی گشتی ئەمریکا بکەم کە لە ڕێگەی بەشی کاروباری دەرەوەکە لە ساڵانی ڕابردووە بگرە لە ئەم ساڵیشدا کۆنسۆڵی گشتی ئەمریکا ینی زۆر گرنگی من پرۆژەیە وەروە توانی کە بمانگەین بە چەند ئەندازیارێک چونکە بەڕاستی زۆر قورسە بۆ ئەوەی کە بکەی بەو ئەندازیارانێکە لەناو وەرگێڕی گوڵت لەگەڵ تیمی گوگڵ ئیشەکەن بەڵام خۆشبەختانە توانیمان چەند ئەندازیارێک دۆزینەوە و خی پرۆژەکە خێراتر بکەین و دەنگی خۆمانمان گەیان بە کۆمپانیای گوگڵ و بە تایبەت بەشی وەرگێڕی گوگڵ. بەڵێ ئەی سەبارەت بەم وەرگێڕانی کوردی سۆرانیە ئەمە بزانم بستەمی دەنگ و ئەم بابەتانەی تێدایە بۆم نابستەمی دەنگ کارکادیان و شەکان بستەمی دەنگی بۆم نەزیاتر بۆ ئەوانەی کەمە بەستیانە بەکاری بهێنە زیاتر ڕوونکردنەوە و وردەکاری تێدا بکات ینی لە ئێستا دەبوونی هەیە یاخود لە پلاندایە بۆی دابدرێت.
بەڵێ سەبارەت بە سیستەمی دەنگ چۆن ڕێنووس ئەم چەند ساڵە ئیشمان تێدا کردووە بۆ نمونە یەک وشە بۆ نەوشەیەکی ئینگلیزی هاتووە کردومانە بە کوردی بە هەمان شێوەش لە سیستەمی دەنگدا وشەیەکی کوردیمان بۆ ئەمجارە وەک پاماشەم پێکرد ئەگەر سیستەمی ئەگەر ڕێنووس جێگیر نەکرایە نەمانەتوانین بۆ سیستەمی دەنگ بکەین چونکە لە ئێسایەکە ڕێنووس هاتووە سیستەمی دەنگ جێگیر کرا لە ناو گوگڵ کراوەسۆرس بە هەمان شێوە ئەو شانەی ئەو شە کوردی و ڕستە کوردانەی کە پێشووتر جێگیرمان کردو دیسانە بۆمان هەیەەوە بە شێوەی دەنگ ئێمە بیخوێنینەوە بۆی ڕایانان بە سیستەمی گوگڵ کراوەسۆرس بکەین و لە ڕێگەی ژیری دەستکردەوە زمانی کوردی سۆرانی بناسیێتەوە جا لەبەرەوە لەم هەنگاوەیەدا ناتوانین لە ڕێگەی دەنگەوە ئیش بۆ وەرگێڕانی پێ بکەین چونکە بە هەمان شێوە ئەمە پرۆسێکی جیاوازتر و پرۆسێکە لە بەدەر لە ڕێنووس پێویستە لە ئێستاوە کە زمانی کوردی سۆرانی کە لەم کاتەدا ئیشی لەسەرەکەین بۆی بۆ لە گوگڵ کراوەسۆرس جێگیری بکەین و کارایی بکەین تاوەکو ێستا کارانیە بۆ بەشی سیستەمی دەنگواتە گوگڵ وشەی کوردی نانێری ئەمە بیخوێنینەوە ڕایانان بە سیستەمی دەنگی بکەین بەڵام لە ئێسایە کە ڕێنووس جێگیر کراوە ئەتوانم بڵم زۆر ئاسانترە و لە ئێسای ئیشی تێداکەنەوە پەیمانی ئەوەش دراوەکە زمانی کوردی سۆرانی و کرمانجی بۆ سیستەمی دەنگی کارا بکرێەوە ئەتوانم بڵێم چەندها چاوەڕێ ئەم ڕێنووسە بوو کە تەواو بکرێت کە لە من خۆم ئاگاداری ئەم پرۆسەم زمانی کوردی سۆرانی من چەندین مانگ لەمەوە بەر ئاگاداری ئەو بووم کە زمانی کوردی زیاد دەکرێت بەڵام بە بۆنی هەنێ هۆکاری تایبەتووە نەمانەتوانین ڕای بگەێنی بۆی کە شتەکە وەکو چۆن بڵێ بە تەواوەتی یەکلایی بێتەوە. بەڵێ لە کاتێکدا کە ئێستا ئەمە لە بەردەستدایە دەتوانرێت بۆنە هاوڵاتیان ئەمڕۆ بەکاری بهێن و پەنای بۆ بەرن لەگەڵەوەدا چەند ئەو وشانە یاخود ئەو داتانەی کە تێدا داخل کراوە چنێکن دەتوانرێت سوودی لێوەربگیرێت بوونە بۆ ئەنجامدانی بەحسێک یاخود توێژینەوەیەک. بەڵێ حەسەکەم ئاماژە بۆ بکەم کە زمانی کوردی شێوەزاری سۆرانی یاخود کوردی ناوەندی بە شێوەیە کراوە کاتوانم بڵم دەقی ئەکادیمای پێنووسێ توێژینەوەی زانستی پێکرێ و لەگەڵەوە لەلایەن چینەکانی کۆمەلگاوە سەجەم چینەکان بەتابەت مامۆستایان و هەروە خوێندکاران و قوتابیانی عزیز دەتوانن وەرگێڕانی پێ بکەن بۆ 133 زمانە توانم بڵم کە شتێکی زۆر باشە بێ و لەگەڵەوەشە بەڵێ لە ئێواری ڕابردووە لە ڕێگەی لە وەرگێڕی گۆگڵ وەک ئاماژە پێکرد پێشووتر کە زمانەکان ئەو 24 زمانە کە زیاد کراوە کاتی وێ هەتاوەکو وەگا بەدەستی بەکارهێنەرە چونکە لە ئێسایە بۆ هەنێ بەکارهێنەر هاتووە و لە چەند ڕۆژی داهاتوە یاخود ئەمڕۆ لە چەند ڕۆژی داهاتوە ئاگا بەدەستی هەموو بەکارهێنەران چونکە وە لە ئێستاشە ئەتوانن کە لە ڕێگەی دیتێک لانگویجۆ کە زمانەکە بنووسن کوردی بنووسیان ئینگلیزی بنووسن ڕاستەوە بۆ تەنەکە بە کوردی هەتا ئەوەنەی لەم چەند ڕۆژە زمانەکە بە فەرمیێتە ناو لیستی زمانەکانەوە بەڵام لە ئێسایە لە ڕێگەی دیتێک لانگویجۆ واتە ئەگەر کوردی سۆرانی بنووسی واتە بە چەند ڕستەی کوردی سۆرانی بنووسی زمانەکە بۆ ناسێتەوە دواتر ئەتوانی بیکەی بەو زمانی ئەتەوێ دواتری ئەشتوانی بە پێچانەوە شۆ بیکەیتەوە هەتا لەم چەند ڕۆژە زمانی کوردی بە سۆرانی و ئەو 24 زمانی کە تازە دانراون بە فەرمی هێنە پاڵ ئەو لیستەوە بێتە 133 زمان. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بۆکان حەسەن دامەزرێنەری کۆمەڵی گۆگڵ کاونسلز لە عێراق سپاس بۆ جەنابتان هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ خوازی. زۆر سپاس بۆی باش دەستاوەژ وچانێک و ئاگەڕێینەوە.